هەمووی بێمەیلی تۆیە دەناڵێنم لە هیجرانە دەزیزم دڵم مەجنونەکەی دوور لە لەیلەیە دڵم مەجنونەکەی دوور لە لەیلەیە عزیزم بۆچی تۆ راوی لە خۆڕە چ خەوماوە دڵی تۆ بۆچی گۆڕە عزیزم بۆچی تۆ راوی لە خۆڕە چ خەوماوە دڵی تۆ بۆچی گۆڕە ئەتۆ وازوو لە بیرت کردمەمە فەرامۆشت نەکەم شەرتە لە گۆڕە ئەتۆ وازوو لە بیرت کردمەمە فراموشت ناكم شرتا لقورا لهجري تو يا مانگ هاو بيل شاودا لهجري تو يا مانگ هاو بيل شاودا تروسكي تو يا داي بينم لاودا براسي دستي من ناقا بداستك مقر شاورج ما شيكت كامل خاودا براسي دستي من ناقا بداستك مقر شاورج ما شيكت كامل خاودا دەناڵێنم دەروونم کەیلی تۆیە بۆ نازانی هەمووی بێمەیلی تۆیە دەناڵێنم دەروونم کەیلی تۆیە بۆ نازانی هەمووی بێمەیلی تۆیە خەفەت بارم لە هیجرانە دەزیزم دڵم لە جنونەکەی دوور لە لەیلەیە دڵم مەجنونەکەی دوور لە لەیلەیە ئازان و خۆشەویستان خۆم بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ جارێکی تر هاتمەوە خزمەتان لا بەرنامەی یاری و دیاری بەرنامەی یاری و دیاری بەرنامێکی هەفتانەی ڕادیۆی میلی گەڕیانە بە هاوکاری هاوکارانم ڕازگۆ کاکدابان کاک هاوکار ئەم بەرنامە پێشکەش دەکەین و هەروە با سپۆنسەری کوتاڵی نما ئەم بەرنامە پێشکەش دەکرێت بە خێراتنی هەردوو هونەرمەندی ئازیز کاک مەریوان و کاک ژوان دەکەم بەخێر کاک مەریوان گیان بەخێر بێت سپاس بۆ خوا باش بن سەرەتا بە ناوی خۆم و کاکە ژوانی خۆشەویستەوە پیرۆزبایی نەورۆزی کوردەواری لە هەموو لایەکەکەین کە چەند ڕۆژێکی ماوە ئومێدەوارم ئێوەش هەمیشە لە خۆشی و شادیدا بن سپاس لەگەڵ تۆیە بڵێ ئازان و خۆشەویستان وا دیارە ئێمەش بۆ ئەمڕۆژ پرسیارێکمان ئامادە کردووە پرسیاری ئەمڕۆمان یەکەم ئەمبولانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکرا یەکەم ئەمبولانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکرا وەڵامەکان ساڵی 1970 یاخود ساڵی 1970 بۆ پەیوەندیکردن بە بەرنامە ڕاستەوخۆکانی ڕادیۆی میلی گەڕیان ئەتوانن لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 1970 471 52 64 یاخود 1950 727 85 35 ژمارەی کۆڕکمان ڤایبەرشی لەسەر ئەتوان لەسەر ژمارەی کۆڕک بە ڤایبەرش پەیوەندیمان لەگەڵکەن باش مەلای کاک مەریوان بڵێ کاک مەریوان گیان یەکەم ساڵ کە هاتە ناو دنیای هونەرەوە چی ساڵێ بوو؟ ساڵی 2009 ساڵی 2009 دەستی پێ کرد چی شتێوای لە کاک مەریوان کرد کە بێتە ناو دنیای هونەرەوە؟ وەڵاهی حتمەن عاشق بووی بڵێن ئەگەر عاشق نەبی ناتوانانی هۆنرای بوون هونەرمەندیش هەروایە گەر عاشق نەبی ناتوانین گۆرانی بڵێ نەخێر یعنی تۆ عاشقەکەوای لێ کردی بێتە ناو دنیای هونەر عاشق بۆ هەموو شتێک یعنی شەرەوە نێ بڵێن بۆ شخصی یان بۆ کەسێ بێ خۆشەویستی وڵات خۆشەویستی خۆی گەورە خۆشەویستی بۆ هەموو شتێک بڵێ کاک مەریوان گیان بە خۆشحاڵی ئەچمە لای پەیوەندی
هاوڕێ ئازیمان خاتوو شەهلا لە شاری کەرکووکەوە. خاتوو شەهلە گیانم کاتەوە باش. ئەم کاتێک خۆشبانەکان دەستخۆشم بەنامە جوانت لێکەم. سپاس. خاتوو شیلان یاخود خاتوو شەهلا؟ شەهلا. خاتوو شەهلە گیان خۆشحاڵین گوێبیستی دەنگی تۆی عزیز بووین. من خۆشحاڵترم دەستخۆشیتان لەکەم بخێرەتنی و میوانیشەکەم. زۆر سپاس بۆ تۆی عزیز. سپاس بۆ توێشی گۆڕ. بەڵێ خاتوو شەهلە گیان گوێبیستی پرسیارەکە بووی؟ بەڵێ دووبارەیەکی تۆ بۆم. بەسەر چاو. یەکەم ئەبڵاس لە مێژوودا لە ساڵی چەند دروست کراوە؟ ساڵی 1870 یاخۆ 72؟ ئەسانکەری دووەم چەند بوو؟ 72. بەڵێ بە 72 بێ. باشە گیان با 72 بێ. سپاس ئێمە بۆ جواب بۆ نووسین خاتوو شەهلەی. بانەخان وەڵا شیلان خوشکم دوو خەڵات مانگار نەگەشتۆتە دەستی. خاتوو شەهلە گیان وا دیارە ئێمە بەڕێز کاک جەزا خۆی خەڵاتەکانی بۆ خاتوو نەنارد. کە خۆم ئاگادارم کە کاک جەزا خۆی خەڵاتەکانی بۆ خاتوونە ناردووە، هەردوو خەڵاتەکەشی بۆ ناردووە. بەدای لێبوونەوە دەری پەیوەندەکەشی داخرایەوە. ئێمە هەر کەسێکە خەڵاتی بۆ دەرەچێە ئەتر کاک دابان بێ یاخۆ کاک جەزار بێ بەڕێوەبەری ڕادیۆی میلی گەڕیان ئەو خەڵاتەکان ئەنێرە بۆ کەسانێکە من بەخۆش میوت کە ئاگادارم کاک جەزا خۆی خەڵاتەکەی ناردووە. بەڵێ کاک مەریوان. بەڵێ بانەخان. یەکەم جا کە هاتن ناو دنیای بە چی گۆرانی دەست پێ کرد؟ وەڵا زیاتر ئێمە چونکە بوارەکەما گۆرانی شادە گۆرانی سەری. ئەو یەکەم گۆرانی کە بێژای هەست کام گۆرانی بوو؟ بیرتا بیرم نەماوە لەبەرەوەی کە ئێمە زیاتر ببەند ئاشناین. بەڵێ ئەگەری سالۆ کات ئەو بەندەم بیر نەمابێ. ئاساییە. بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک محەممەد وەرەگرم لە سلێمانێ. کاک محەممەد ئەم کاتەوە باش؟ باشتر بۆ توی عزیز. سڵاو لە ڕادیۆی گەڕیان. سڵاو لە تۆی بەڕێز. میوانەکەتان کێ بوو؟ کاک مەریوانە. هیوای سەرکەوتنی بۆ خوازم. زۆر سپاس. هیوادارم ڕادیۆی گەڕیان هەمیشە ڕادیۆیەکی گەزاوە بێت و لە خزمەت خەڵکایە. سپاس بۆ تۆی عزیز. بەڵێ محەممەد گیان گوێبیستی پرسیارەکە بووی؟ وەڵی بۆم دووارەکەیتەوە. بەسەر چاو. یەکەم ئەمبڵانس لە مێژوودا لە ساڵی چەند دروست کرا؟ ساڵی 1870 یاخۆ ساڵی 1872؟ پاس. یەکەم ئەمبڵانس فریاکەوتن. بەڵێ 72. بەڵێ 72 لەگەڵ هاوکاری تۆ. 72 لەگەڵ هاوکاری من؟ بەڵێ دەی منەوە شتێکم باشە هاوکاری کەس ناکەم. باشە گیان مش 72 بۆ نووسم تاکۆتایی لەگەڵمان بە. دەستە ئەڵێ 72 لەگەڵ هاوکاری دوو من خۆم دوو اختیارم دانا هاوکاری چی بکەم؟ تۆش ویان بڵێ. ئەگەر وای لێ بکەم. نازنایی سەراوی بۆچی؟ من سەرا و گوندێکی بچووکە کەوتۆتە شار باژێری سەختەوە هەر بەناوی ئەو دێگەی خۆمانە. چۆن بوو بە نازنایی باوکت ناتە ناو دنیای هونەر بە نازنایی؟ وەڵی وا بانگیان نەکردم تر وا خۆشم پێ خۆش بوو. یاخوا لە خۆشیابی. سپاس دەکەم. بەڵێ ئازان و خۆشەویستان لە هەر کوێ بن گوێبیستی دەنگی ئێمە بن بە خۆشحاڵی ئەتوانن لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 0771 471 52 64 یاخۆ 0750 727 85 بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوو سندوز وەرەگرم لە شاری چەم چماڵەوە. خاتوو سندوز ئەم کاتەوە باش؟ بەڵێ ئەم کاتتان باش. باشتر بۆ تۆی خۆشەویست. زۆر سپاس دەکەم باسی خاتی دانەگیان. من باشم قوربانی تۆ. زۆر سپاس منی داسییان باسیتانە و بەخێراتنی ئەو هونەرمەندەشەکەم. زۆر سپاس بێت. سپاس بەنای کارمەریوان دەنگ و باسی چەم چەماڵ. وەڵا ئەلحەمدولیلا باسی. خۆت ئامادە کردو بۆ نەورۆز؟ بەڵێ. دەی بەخۆشی ئینشەڵڵا ئەم ساڵ نەورۆزەکە بەخۆشی خەڵک بەسەرێ بات. ئینشاءالله ڕۆژی وایە. بەڵێ گیان. بەڵێ خاتوو سندوزگیان وەڵامی پرسیارەکە و جۆ لێ بوو؟ بەڵێ با ئەختیاری دووەم بێ 72. ئەختیاری دووەم بە هیچ زانیاریەکتەیە؟ ناوەڵا هەر لە خۆمەوە. هەر لە خۆت ئەڵڵا خوای خۆتی تێگەی. والله باشە قوربانی بە من خۆش بێ. خاڵ لەگەڵ کاتێکی لەگەڵ بێ عازیزم. کاک مەریوان زیاتر ئەو هونەرمەندانەی کە لەگەڵی دانیشی زیاتر لەگەڵ چی هونەرمەندی دانیشتانێ؟ بانەخان من لەگەڵ هەموویانە مرتاحم بەڵام زیاترەوەی کە من لەگەڵ کاکارۆن خەواتی و ڕێزمان بۆ کاکاروان شەیە کاک بەرهەم شەمامی زۆریان هەمویان لەگەڵ هەمویان ئاشنا. ئەی سەرەتا لەگەڵەوە من چەند دانیشتێکتم بینی لەگەڵ کاکاروان بووی. لەگەڵ کاکاروان زیاتر بەڵێ دەبەرێکە
هاوتەیەک بڵێن تۆزێ تەبەقەی دەنگتە بەڵێ ئەڵێ منافەسی وەڵام تەبەقەی من دەنگەشە لەگەڵ یانە یادەم کردووە دانیشتم کردو و ڕەتم نەکردو ئەو جبنیان ڕەن نەکردووە ڕێز و احترامەکە لە پێشە مشتێکەوە ڕێزمان بۆ سەر جەم هونەرمەندان و بەتایبەتی بۆ کارکاروان خەباتیشەیە گۆران لە سلێمانیا بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک گۆران وەرگرم کاک گۆران گیانم کاتەوە باش کاک گۆران پەیوەندی بەڕێز کاک گۆران لە سلێمانیەوە کاک گۆران بە داوای لێبرن لە کاک گۆران بۆ هیوام کاک گۆران بێتەوە سەری ئەڵۆ گوێبیسی دەنگی تۆی ئازیز بین ئادی ئەم منافەسی ئەم تەبەقەیە چێکە لە نێوان هونەرمەندان ئیم بووە بانە گۆر خەڵک زانی چیە خۆی زیاتر خەڵک درستێگە هێنام ئێمە بەرنامەماندانەوە لە کاکارەوە کە بچین بۆ گەعادەیە بۆ نمونە پێشەوە کتتمانە ئەمە هاڵێن و ئەوە هاڵێن یان ئەو تۆن و تەبەقە و ئەو شتێک یانە بێ بەڵام کە ئاچینەوەی خەڵکەکە ئەوەیە بێ ئەڵێ بە تەبەقە بەرزکەیتەوە ئیتر بەرنامەکەمان لێ تێگەشتی ئەوەی کە ئێمە ئەمانەوێ ناکرێت بۆ ئێوەش ناخۆشە بەڕاستی عەزیەتێکم قورگەیەتەم هونەرمەندەکەی نەبێت بەڵامی ترێ بەدڵی خەڵکێن ئێمە خزمەتگاری خەڵکی با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک ئەحمەد وەرەگرم لە هەولێرەوە کاک ئەحمەد گیانم کاتەوە باش سڵاو لێبێ کاتت باش سڵاو لە تۆی ئازیز براکەم چۆنی باش خوشکەکەم وەزت چۆنە وەڵڵا من باشم تۆ چۆنیت دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم بە خێراتنیویان ئازیزەکە دەکەم زۆر سپاس وەڵا من کە دیزاینەکەم کرد سەیرم کرد موزیک ژەنیشی لەگەڵدایە بەس سەرەتاکە گۆرانیەکە گوتم بەخوا ڕەنگە گۆرانیەکە تۆمار کراو بێت وەڵای نازانم تر کاک جوان حەزی نەکرد لە لایفەکە دەرکەوێت لە شتان ساغ ئینشاءڵڵا وا دیارە ئێمە ڕێزمام کاک جوانش لێرەیە دەستخۆشی لێکەین دیارە خۆی وای پێ خۆش بووە کە لە لایفەکە دەرناکەوێت لە شتان سەرکەوتو بن ئینشاءڵڵا ئێمە لە دیزاینەکە و ڕکلامەکەش کاک جوانی تێبوو بەڵێ کاک ئەحمەد گیان یاریە بکەین یاریە بکەین کاک مەریوان لە یاری بکەین کاک مەریوان لی نازانم کاک ئەحمەد ئەمڕۆ بەرنامەکەماندانای بە حکمەوەی کاک مەریوان کەوتی لە یاریەکە نازانم ئاسانە کاک جوان یاریەکەمان لەگەڵ پێشەوە وتیان تیای بۆیە کاک مەریوان لی نازانم کاک ئەحمەد بۆ وەڵامی پرسیارەکە نایتەوە والله پرسیارەکە ئەخەوەم سێرچوو نەکرد لە ئەنتەرنێتەکە بزانم جایڵا بێ سێرجیکەی ئەی چییە هەموو سێرکە من خەشە نەفەلیس جا چۆنە مادەم یاریەکە نێڕێک وەڵامەکەم پێ بڵێ وەڵامەکە و پێ بڵێم خۆتە زانی من هەموو بەیەک چاوتەمەشاکەم ڕاستە تو برایەکی ئازیزی بۆ من بەس وەڵام بە کەس ناڵێم من باخوا پێش ئەجە خۆش زانم هەرچەند ساعت من ناو ڕادیۆ بڕواکە پرسیارەکەم دانا بە هاوکاری من و هاوکار هاوکار لە کاک ئەحمەد لە نەخۆشخانە ئیشی کردووە وەڵام لە نەخۆشخانە ئیشم کردەوە بەس لە ئیسحابیشم نەکردووە وەڵا زەینم سێختیارێکی بۆ ئەوەندەیان هاوکاریمانکە منشتم بە هاوکارەکە نەمێنێ دڵی هیچ کەسی لەم نێشێت هەستام کردمە دوو اختیار اختیارەکان چی و چی بوو بانەخان 1970 یاخۆ 72 با 75 75 بێ 75 بەسەر چاوم ژوا بوون وەڵامی پرسیارەکە نایەتەوە 75 دەستان خۆش دەستەکەوتو بن ئینشاءڵڵا خۆشحاڵی خۆشەویست من زیاتر خۆشحاڵترم گەبیسی دەنگی تۆی خۆشەویست بووم کاکە ئەحمەدیش ئێمە بەڕاستی لە ئێمە زیاتر ماندووە بێ دیزاینی هەموو بەرنامەکان لە ئاستۆی کاک ئەحمەدە بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوو مونە وەرەگرم لە شاری کەرکووکەوە خاتوو نمە گیانم کاتەوە باش ئەم کاتەوە کاتێک زێتانە گیان یەکەمدا ڕاست بێت خۆمە زانم کە وتیان نما زانێم مونەیە هاوکارە لە پەیوەندیەکە نازانم هاوکار لەگەڵ ناوەکان بۆ ئاینێ ڕێزم بە کاکارم ناوسێ بەڵێ منە گیان خۆشحاڵم گەبیسی دەنگی تۆی گوڵ بووم عەزیزی منم بانە گیان باسی سپاس بۆ خوا من باشم تۆ چۆنی زۆر سپاس دەکەم گیانەکە من باشم زۆر زۆرش باشم سپاس بۆ خۆی گەورە ڕێزم بۆ کاک هاوکار ئەو برایانە لە کۆنتڕۆڵم سپاس مونە من شتێکمەوەیە کە لە دەنگە زۆر دینم لە کاس دەنگەکانە ناسمەوە ئەزانم ئیشی دەنگم کرد بێ دەنگ نەناسمەوە زاوم نهاتم زۆر جارێک کێسێ درستە بود هاوڕێیان ها بە تۆمەوت بەڵێ ڕێزم بۆ تێوانە گیان لە کردوێتە ئەو شوێنە بە خێراتی و میوانە ئازیزە و نەرمەندە ئازیزاناتم دەستەکیان لێتم
دەستی تۆش ئەوتیانە وان خۆش و گەشاو بێت. زۆر سپاس. بوونە دەنگ و باسی کەرکووک باش و باش نییە یاخوا هەر باش بێت گۆچ لە کەرکووک نامێنم بەیانی دێم و کێوانی یاخوا بەخێر بێ لەسەر وعدەکەی خۆشە بمێنی باشە جان ئەلەم لەسەر وعدەکەی خۆشە بیت ئایتۆن نەبینم بەخوا ئینشاءڵڵا گیانی من بەڵێ مونەی گیان بامی پرسیارەکە وەڵی دانەگیان ئاگادار نیم ئەستا ئاگادار بمەکە دووبارێکیکەوە بەسەر چاو بۆ دووبارەکەمەوە قوربانی یەکەم چاو. ئەمبڵاس لە مێژوودا لە ساڵی چەند دروست کراوە ساڵی 1970 یاخۆ 72 تێرا بزانم سێ پرسیارێ تێ نەگەیشتم یەکەم ئەمبڵانس یەکەم فریاکوزاری باوە بڵێ کەڵم ئەمبڵانس یەکەم فریاکوزاری کە لە مێژوودا لە ساڵی چەند دروست کراوە ئاسانکاریەکان 70 یاخۆ 72 1970 یاخۆ 72 وەڵی نازانم با 72 بێسن زانیاریم 72 بێ وەڵا بڵێم سوزانە تۆ چەڵێ من جواب بۆ نووسم باوە پێ وەڵا تۆم زانم ماڵەش 72 بێ منش 72 بۆ نووسم گیانی من سپاس بۆ پەیوەندی بەڕێز خاتوومە بە خۆشحاڵی دووبارەوە بەڕێز کاک گۆران هاتوتۆ سەرێڵ کاک گۆران ئەم کاتەوە باش بانەکەم باشی باشتر بۆ تۆی ئازیز بە ساغڵ بۆم بەڕێزی بە خێراتنی گاک مەریوانەکەم قوربانە بم زۆر سپاس. بە ساغڵ گاک مەریوان چاوت مازێک. بە ساغڵ بۆ مەمنونم احترامدانە کاک گۆران خۆشحاڵی دووبارە گەڕایتەوە سەرهێڵ بە ساغڵ و مەمنونم بەڕێزم جاڕا بۆ چون و هەر ڕەخنێک تێ لە بەرنامەکەمان پێمان خۆشە وەڵایی پرسیارێ لە کاک مەریوان و بۆ لەگە کاک گۆرانە دەرناکەوێ کاک گۆرانی زیبان بەڵێ وەڵڵاهی دانیشتنیە برا گەورەکەم بەرکەوتمان نەبووی نە هیچ کێشێکم لەگەڵی نییە و هەر تەنها مۆزوعەکە وەڵایی ئێستا ناتبینم لەگەڵ یاگا مەریوان براکەم کاک گۆران وەکو جاران گۆرانی ناڵە ئێستا زۆر بەکەمی بەرکەوتنمان نەبوو بەیەکشەوە ئەوە مۆزوعەکەیە ڕاستەگەی وەڵا بەیوای سەرگەوتن کاک مەریوان مازەکەم برا گەورەی بە ساقەوە بە قوربانە بە احترامێ کاک گۆران کاک مەریوان بە قوربانم خاڵیجە کاک گۆرانجان جان گوێبیسی پرسیارەکە بووی ناوەڵا نەمزانە سەر چیە بانەخان لەسەر چاو بۆ دووبارەکەمەوە یەکەم ئەمبڵاس لە مێژوودا لە ساڵی چەند دروست کراوە ساڵی 1970 یاخۆ 72 با 72 بێ بانەخان با 72 هیچ زانیارێک تەیە ناوەڵایی هەر لە خۆمەوە هەر لە خۆی ئەڵڵا خۆی ئەوش خۆی تێگرت دەستی خۆشە دەستی تۆش خۆش بێ خۆشحاڵین گوێبیسی دەنگی تۆی ئازی بووین بچنە لای گۆرانێک ئەی مۆژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مۆژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مەسڵاحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە مەسڵاحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە هەی نیشتیمان دۆڵ و نزارت پڕ لە حەوزوکانیە نیشتمان دۆڵ و نزارت پڕ لە حەوزوکانیە کۆنچە گۆڵ عەتەر ئەڕێژێ و گەردەنی لێکاتەوە کۆنچە گۆڵ عەتەر ئەڕێژێ و گەردەنی لێکاتەوە
هەی مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە شەونمی باران لەسەر پەلکی گوڵان یەکسانیەیە شەونمی باران لەسەر پەلکی گوڵان یەکسانیەیە هاوڵاتیانم بەشارەت عینی نەورۆزاتەوە هاوڵاتیانم بەشارەت عینی نەورۆزاتەوە هەی مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە هەی دیمەنی جوان و سروشتت زیندەژی سەراویە دیمەنی جوان و سروشتت زیانی سەراویە گەر بەنەشە تۆ نەبینم با خوددا بمباتەوە گەر بەنەشە تۆ نەبینم با خوددا بمباتەوە هەی مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە هەی دەشت و بەندەن سەوزە خۆش بوو گشلایە یەکسانیە دەشت و بەندەن سەوزە خۆش بوو گشلایە یەکسانیە دەنگی قاقای شەنگە بێری خۆش لە بنگوێ ماتەوە دەنگی قاقای شەنگە بێری خۆش لە بنگوێ ماتەوە هەی مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مژدەبێ ئەی دۆست و یاران ساڵی تازە هاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە مەسڵەحە دوایە کە زستان خێوەتی کۆ بکاتەوە زۆر سپاس بەنە جگەر لەم گۆرانی هیچ گۆرانی تازەتر تێ بۆ ئەم بەهارە بەنیازم وەڵا بەڵام بۆ ئێستا ئامادەم نەکردووە بە کلیپ یاخود وەڵاهی بەس تەجیلاتێکی جوانی بۆکەین و لەگە کاری کلیپ ئاچوانی وەڵاهی بانەخان کاری کلیپ بوونیەتی ئەوێ هاوکاری ئەوێ ئەمەش ماشەڵا لە وڵاتەکەین بێ سپۆنسەرین و ببێ هاوکارین و ئەوکیەکین تەنها بە توانە و هینی خۆمان و ماڵی و ئاسمانە ژاوا بێ کاوکاریمانەکەن دەستیان خۆش بێت و لەشیان ساغ بێ یاخوا تۆکو خۆت حەزی پێنێ کاری کلیپ دەبێت بێگومان پێما خۆشە بەڵام وەکو پێم وتی کە هاوکارێک نەبێت کەسێ دەستێنێ لە پشتەوە یارمەتی وە ناکرێت وایە زۆر ڕاستە چکە بەڕاستی ئەو مۆسیقای ستۆدیۆی ئەوێ ئەومە یعنی خۆ لەوانە شتەکان باشتر بزانی لە من بەدڵنیایەوە هاوکارگیان جۆم لەبوو لە شاری سلێمانیەوە بەس خاتو لەیلی با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتو لەیلی وەرم لەیلی گیانم کاتەوە باش
کاتەی تۆش باز دەستخۆشیە بەرنامەتان یەکەمیان سەرکەوت و بەدوامتان بۆ خوازم. سپاس بۆ تۆی خۆشەویست خاتو لەیلی گیان. سپاس بۆ تۆش. خاتو لەیلی بەڵێ یەکەم جارە لەگەڵمان بەشدارە بێ؟ دووەم جارمە. خۆشحاڵم بۆ دووەم جار گوێبیستی دەنگی تۆی خۆشەویست من خۆشحاڵترم کەس ڕخنێکم هەیە ئێمەش خەڵاتمان بۆ دەرچوە هەروەها نەگەشتە دەستمان. ڕخنێ وڵای خاتو لەیلی هیوادارم بەرنامەکەتان زۆر جوان هیوادارم خەڵاتی تیا نەبێت لەبەرەوەی ناگاتە دەستمان. من لەگەڵ بەڕێوەبەری ڕادیۆ قساکەم و ئەو کەسانی کە خەڵاتیان بۆ دەرچووە نامە بۆ پێیجەکە ناردۆ تۆ؟ بەڵێ خاتو لەیلی گیان ئەمڕۆ دیسان نامێ بۆ پێیج بنێرەوە بەسەر چاو خەڵاتەکە ئاگاتت دەچێت. بەڵێ ئینشەڵا. بەڵێ وەڵامی کچەکە بە 72 بێ. بە 72 بێ بە 70 بێ 70. بە 70 بێ 72 بێ. بە 70 بێ 70. باشە قوربانی بمش 70 بۆ نووسم. من داوای لێبوردن لەو هاوڕێنەکەم کە ئەڵێ خەڵات نەگەشتۆتە دەستمان وا دیارە من لەگەڵ بەڕێوەبەری ڕادیۆ و کاکدابانش قساکەم بۆی کە بە زووترین کات خەڵاتەکان بگاتە دەستانە. با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک نەواف وەرەگرم لا زاخۆ. کاک نەواف ئەم کاتەوە باش؟ ئەم کاتتان باشتر و خۆشتر چاوانی باشی خوشتی بەرێ. تۆ باشی براکەم؟ گەلک باش مەمنون سپاس. سڵاو و ڕێزی من بۆ تا بۆ هەمی ستافێکاری. سپاس بەنای سەرجەمیان. دەستخۆشی لاتیم سەرکەفتی بن ئینشەڵڵا. سەرکەوتن بۆ تۆی عازیز. ساغ بێ سەرکەفتی بێ بەڵێ سەبارەت بە سڤە پرسیاری ئەوجی ساڵە 1872 بڵا. بەڵێ 72. باش ئێمەش 72 بۆ نووسین. بله دوباره رز صلاح بو همی گهدایت رادیو گریان و بو همی بینرت مایتی سرکتی بینیم دوباره ایوار باش و بختوار بین باشتر بۆ تۆی عزیز جا بۆنیم هاوڕانە خەریکە فێری زمانی بادنی زاخۆیەکە شەوی زۆر خۆشە زمان زانیوانە تۆ جگەل لە زۆرانی بەی زارایەکتر گۆرانی تۆ نەخێر هەوڵە نێوە وەڵی پێم خۆشە هەوڵ ژێم ئینشەڵڵا ئینشاءڵڵا کێ لە شاری هەولێرەوە با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوو سەروین وەرگرم لە شاری هەولێرە و خاتوو سەروینم کاتەوە باش ئەلیۆ کاتە باش کات وانە تۆ باشی بە قوربان زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت دێ دەکەم بە خێراتنی میوانەکەت بەسەر سپاس خاتوو سەروینی عازیز خاتوو سەروین ئەتوان بڵێم هاوڕێکی زۆر زۆر بەوەفا لە یەکەم بەرنامە تا ئێستا لەگەڵمان بۆ چی لە بەرنامەی یاری و دیاری چی لە بەرنامەی پرسیار و دیاری دەستخۆشی لەکەم خاتوو سەروینگیان زۆر سپاس سپاس بۆ تۆ عازیز بەڵێ خاتوو سەروینگیان گوێبیستی پرسیارەکە بووی لا والله ئەگەر بۆم دووبارە پێوەخەت نەبوو سەیری لای بە چاوان بۆ دووبارەکەمەوە یەکەم ئەمبڵانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکراوە ساڵی 1870 یاخۆ 72 کاتخوا ئەگەر بێ زەحمەت بۆم دووبارەکەیتەوە یەکەم ئەمبڵانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکراوە ساڵی 1870 یاخۆ 72 با 79 بێ 79 مان نێگیان 70 یاخۆ 72 72 بەڵێ گیانی من ببوو دەغەرە تێگەی نانە ئاساییە با 70 بێ با 70 بێ من ژوا بۆ نووسم خاتوو سەروینی عزیز تا کۆتایی لەگەڵمان بە ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم و ئازی و خۆشەویستانێک کە لە ڕێگەی کۆمێد لەگەڵمانە ئێمە وا دیارە لە ڕێگەی کۆمێد وڵامی ڕاز وەرناگرین تەنها لە ڕێگەی پەیوەندی نەبێ و ئازی و خۆشەویستانەکە پێیان خۆشە لەگەڵمان بەشدار بن ئەتوان لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 1970 471 52 64 یاخۆ 1950 727 85 35 با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوو ئایا وەرگرم لە شاری کەرکۆ خاتوو ئایم کاتەوە باش کاتێک تۆ با دەخۆشی بەرنامەکە لێکۆش سپاس بۆ تۆی خۆشەویست بە خێرات میوانەکەت شەکەم زۆر سپاس سپاس بەناوی کاک مەریوان شەوم با 72 بێ خاتوبانە با 72 بێ هیچ زانیارێک تێ خاتوو ئایا وەڵا تۆزێ تۆزێ بەمعنگە ئەوش کۆدت جای کڵانی ترەوە باشە گیانی خەڵەش بە قوربانیەوە بێ دەخۆشی لەکەم زۆر ساڵ لەگەڵ سپاس بۆ تۆی عازیز خاتوو جوانە خاتوو لانە گیانم کاتەوە باش سڵاو لێ خاتوبانە گیان سڵاو لە تۆی عازیز هاوکەر یا ئەمڕۆ گەم لێ نیە یا
ئەو کاک مەریوان پێش من گوێی لێ بوو لانەگیان باشە بە قوربان وەڵام باشنەوە چۆن نیای سەرکەوتنتان بۆ خوازم سەرکەوتن بۆ تۆی عازیز لانەگیان بەخێرە ڕاو بۆ چون و ڕەخنت یا چ تێ بۆ کاک مەریوان وەڵا هیوای سەرکەوتنی بۆ غازم هیوادام سەرکەوتو بێ لە کارەکەشتە بەخێرات نیەکەم زۆر سپاس ئەیش ڕەخنێک لە خۆمان نییە وەڵای کە ڕەخنی بچووکم بێ ئەو خەڵاتم کێ بێ لەشتەکە ئەرێ ئەوەی کاک نهار بەڕاستی من وەک بەرنامە پێشکەشکە وان نییە بڕواکە ئەمن ئاگادار نیم ئەو کەسانی کە خەڵاتیان لە ڕادیۆی گەڕیان و لە بەرنامەی یاری و دیاری بۆ دەرچووە بۆ هیوایم ئەمڕۆ دوا بە دوای بەرنامەکە کاکە من ئەمڕۆ نەڕم تا خەڵاتەکانتان بۆ نەنێرم بەرنامێ بووە وەڵا بەسم بەرنامەی ڕۆڤالیا کاک مەریوان خاتولانەگیان من پێتەڵام بە زووترین کات خەڵات ئەو کەسانی کە خەڵاتیان بۆ دەرچوە بە زووتری کات خەڵاتەکانە کاتە دەستان وڵات پێنجێکم مەڵ ناگیرە زە داژمانەکەتان داخستێت نازانم ڕێی پێیدەوەیە جانی من نامەیە بۆ پێج بنێرە ناوی سیانی تۆ ژمارەکەت بنێرە ئێمە بەسەر چاو وا دەر ئێمە ئەو کەسانی کە لە ڕێگەی پەیوەندی و نەکانەکان ئێمە تەنها لە ڕێگەی پەیجەکەوە خەڵاتەکانە نێرین وڵای خەتم نییە خەتت نییە؟ ئاروەڵا قوڕکێکم بەسەر ژمارەکەت لە ژووری کۆنتڕۆڵ دانە و بەسەر چاو بۆتە نێرین چاو نێشێ بەستاقەڵ بم سپاس بۆ تۆی عازیز خاتولانەگیان بەڵێ لانەگیان بچین لای هەفتا و دوو دێ چەند بێ؟ هەفتا و دوو هەفتا و دوو من جواب بۆ نووسم دەست خۆش ئێستا داینەم ژمارەکەن جانی من دوای بە دوای بەرنامە پەیوەندی کە یاخۆ ئێستا داینە بەسەر چاو دەبار وڵای زۆر داخرا دوای بەرنامەکە ئەخە چکەمە دوای بەرنامەتر پەیوەندەکان داخن ئەم ژمارەکانمان هین ڕاستەوە خۆیە بۆ سەرجەم بەرنامەکان دوای ئەوە کە هیچکەیمەشمان پێ نامێنێ ژمارەکان داخین ئێستا ژمارەکە و دوانە بەسەر چاو بۆتە نێرین بەڵا باش دەست خۆش سپاس بۆ توی عزیز کاک مەریەم بەخەوە شانسی توێ ئەمڕۆ ئەمڕۆ بەس ڕەخنە ئەنجە بەڕاستی ڕەخنەکانش ئاراستی خۆم کرا عین من بەڕاستی پێم خۆش نییە هەر کەسێکە پێم خۆشە کە دیارەکەی بۆ دەچوو ڕاستە خۆ وەری بکرێ من سپۆنسەرێکم بەڕاستی عین بەسە لەبەر ئەوە کە وازم لە سپۆنسەرەکەی هێنا کە دیارەکانی بوو کەس نانات پێم خۆش بوو کە سپۆنسەرم نەبێ خۆمان دیارەکان دابین کە این جوانترەوە کە سپۆنسەرێ بێت و هەم لای خەڵک ناخۆشە هەم بۆ بەرنامەکە ناخۆشە من داوای لێبوردن لەسەر جەمتانەکەم هەرچەند من ئاگاداری ئەوە نیم باشە گیان بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک ئەنوەر وەرەگرین کاک ئەنوەرم کاتەوە باش هەفتەمێ بۆش خوشکە بازین چۆنین باشن تۆ باشیت باشم سپاس سەلامەت بێ ئینشەڵڵا ئەزدەخواستان کەندێ بۆ خۆزم سپاس بۆ تۆی عازیز بەڵێ ئەنوەر گەروە جزاخۆ بەڵێ گیان کاک ئەنوەر بەڵێ قەبات تێراوە بەڵێ گوێبیستی بوون ڕاحت زیادن یەکەم بێت 1870 بێ بەڵێ بەسەر چاو من جواب بۆ نووسم چاوتە ساغ بن گەلک سپاس بۆ تۆی عازیز سپاس بۆ پەیوەندی بەڕێز کاک ئەنوەر بزانێڵە گوێ با بچینە لای گۆرانێ حەزم بڕۆ حەزم شکاوینمانێت عێراق و ڕۆم و عەجام من گەڕاوم زۆر و کەم عێراق و ڕۆم و عەجام من گەڕاوم زۆر و کەم پرسیارم کردم بەدام نەمدیوە تۆ نوقڵەدەم ئەی جوانترین بنیادام مەرتۆی هەی هەتا گۆهەم ئەی جوانترین بنیادام هەرتۆم هەی هەتا گۆهەم
هەیتاهم هەبێ لە ژیانە ژیان هەیاتیمانە تاتۆم هەبێ لە ژیانە ژیان هەیاتیمانە منیش بە تۆ وەگیانە ئەژین بەم گوزەرانە ئەژین ژیانی خاترجەم هەر تۆم هەیە تاکو هەم ئەژین ژیانی خاترجەم هەر تۆم هەیە تاکو هەم هەی دنیا ئەمسەر ئەو سەری بۆم پڕ بکەن لاپەری دنیا ئەمسەر ئەو سەری بۆم پڕ بکەن لاپەری هەمووان ئەکەم بێبەری گەنج فیدەی ڕەژەسمەری هەر تۆم هەیە تاکو هەم وەسفت ناکرێ بە قەڵەم وەسفت ناکرێ بە قەڵەم هەر تۆم هەیە تاکو هەم هەی لێو ئاڵی تاقەیارم هەمڕازی شەوی تارم لێو ئاڵی تاقەیارم هەمڕازی شەوی تارم دەوای دڵی زامدارم گوڵی داوێن بنارم من پەروانە وە تۆشەم هەر تۆم هەیە تاکوم من پەروانم وە تۆشەم هەر تۆم هەیە تاکوم هەی چاوە چاوانی جوانت باڵای سەروی بوستانت یا زولفی پەرێشانت سەد جار بم بە قوربانت عێراق و ڕۆم و عەجام من گەڕاوم زۆرکەم پرسیارم کردم بەدام نەمدی وەک تۆ نوقڵەدەم پرسیارم کردم بەدام نەمدی وەک تۆ نوقڵەدەم ئەی جوانترین بنیادام هەر تۆم هەی هەتاکو هەم ئەی جوانترین بنیادام هەر تۆم هەی هەتاکو هەم دەنگە هەر خۆش بێت و دەستی کاژوانش خۆش زۆر سپاس بینە لای پرسیارەکەن هەر پرسیاریکەن تو هەر پرسیارەکەی ئازادی سەکاتمەریوان ڕاگۆڕ وەڵا حەزەکەم منیش بەشداریکم بەلەوە من ئەڵەم ساڵی 1970 کاکە نامنیش تێ مەشگە و خەڵاتە بۆ من دەرسی ئەو پیاوە زۆر بەجددی وتی دیار بوو کە ئەوە لەوە دڵنیا بوو باشە تۆ دڵنیام زۆرم نەکردو کاک مەریوان کە تواڵی بە هاوڕێ نەکەن و دوای تۆ زاخۆ هەمی هەفتاودی وتوە حاکەگەن ناوەکان دووبارەکە ئەوڕۆ من لەگەڵ ناوەکانی میم بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوو ئەڤین وەرگرین لە زاخۆ خاتوو ئەڤینە بکاتەوە باش ناکەدەر باش خشکی عزیزتە باش ئینشاءالله گۆڵ خاتوو ئەڤینی عزیز هەر ساڵ بڵێتە باش ئینشاءالله دەستخۆشی بکۆرێتە سپاس بۆ تێ خۆشەویست دەنگ و باسە هەر ساڵ بڵێ الحەمدلله خۆشتا ڕۆژی بەتێم سەر هەبنە نێوانی توش داکەم سپاس بەنای کاک مەریوان و کاک جوان شەوە زۆر سپاس هەر ساڵ بە هێوی دۆرم سەرکەوتو بێت لە ژیانە کۆدا هیوای سەرکەوتن بۆ تۆی خۆشەویست ساڵ بێ خشکەکە عزیزی ئەمن بەبۆدنی قسە دەکەم تو پێ بجای لەم بەسۆرانی قسە ناڵێ ئەمە خەریکە بەبوونی ئەوە فێری بادینی شەوی هەر ساڵ بێ سەوەرە پرسیاری تۆ بڵە ساڵە 72 بێت 72 بێ هێزان مەکەوت ئەگەکەوت دوای کاک مەریوان نانە من لە خۆوەم بوو کاک مەریوانش پرسیارەکەی بەڵام حەفتام جارە کاک مەریوان پرسیاری نەبینی 72 بۆ بنووس و خاتوو ئەڤین لەگەڵ هاوکاری تۆ لەگەڵ هاوکاریانی من باشە بڵە 70 بێت با 72کە بۆ نووسم بە سەر چاو
باشە دەوێت سەڵامە بە دوبارە دەستخۆش بکارێتەوە دەمێتەوە سپاس بۆ تۆی خۆشەویست خات و ئەویدگار پەیوەندی چی هاوکار؟ هاوژین باشە گیان ئەڵە پرۆچە لای پەیوەندی هەولێر خات و هاوژینگیانە بکاتەوە باش ئەلیۆم کاکەزار باشتر بۆ تۆی گۆڵ خات و هاوژین باشی؟ خۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس بۆ تۆی عزیز زۆر سپاس بەڵێ خات و هاوژین گەبیسی پرسیارەکە بووی بەڵێ با 72 بێتم با 72 بێت باشە بەسەر چاو من ژوا بۆ نووسم سپاسەکەی کاک مەریوان بێت بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک نەورۆز وەرەگرم کاک نەورۆز ئەم کاتەوە باش الو افدمێتە باش خیشکە بەڕێز چۆنی باشی تۆی عزیز تۆ چۆنی gelek spas bû te xêrana mêvanê te em destxuşîr berramê te em rêzî silava jî bûgehî me hemî kadir û karmendê radya geryanî millî her wasa bû hemî bîner û hevalêt ezîz sereka tora komaletiya fêzbikê سپاس بەناوی سەرجەم کارمەندانەوە belê Newrûs lê devera Amêdiyê gel te rêka tora komaletiya fêzbikê jî bîner û bîserim بەڵێ کاک نەورۆزگیان ڕێز و خۆشەویستمان بۆ سەرجەم دانیشتوانی دەڤەری ئامێدیەیە زۆر مەمنون زۆر خێرانە mêvanê te hêja jî tem rastî dengî û gelekî xweşê destxuşî lê dikem سپاس بەناوی کاک مەریوانەوە زۆر سپاس زۆر سپاس خشکی بەڕێزم بەلێ خشکی بەڕێزم بەرە فستیار بەبڕوین پرسیارەکە گوێ لێ بوو والله خشکی بەڕێزم نەزان بچێکی دەست من شەبەکە ناوە بۆ شەکە شان دەست پرسیارەکە دوبارە بەسەر بکە چاو بۆ دەخێنمەوە یەکەم ئەمبڵانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکرا یەکەم ئەمبڵانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکرا ساڵی 1970 یاخۆ 72 هەفتە دومانە نەگیان 70 یاخۆ 72 مامۆستا گەل هەری کاریەها بلە 72 بیتن 72 بێ باشە بەسەر چاو من جواب بۆ نووسم زۆر سپاس بۆ هەوا و سەرکەفتیدەن سەرکەوتن بۆ تۆی ئازیز کاک مریوان لەگەڵ باشە گیان با لەسەر بێ لەگەڵ لایف میوزیکا چۆنی زۆر بەکەمێ حەزت پێێتی حەزم پێی نییە لە لای ئەگەر لە لای میوزیک بەشداری حەزت بە لای میوزیکە زیاتر یاخۆ دانیشتەکان مرتاحی من بە دانیشتەکان مرداحترم زۆر باشە بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خات و ئیلیا وەرەگرم لە چەمچەماڵۆ خات و ئیلیا گیانم کاتەوە باش تۆ باشە ئیلیا سپاس بۆ تۆی خۆشەویست ئیلیا گوێبیستی پرسیارەکە بووی ئەلادادە گەویستم بەس بەخوا من زۆر جێشانسم بە دووەم دیە بۆچی بێشەنسی وەخۆیان لەلاوەتۆ هەلە یاقەت ناو ناکێت خۆش بێشەنس ئەوش بێشەنس ئێستا چی بۆ برسم بە ساقە بم 70 یاخۆ 72 72 باشە چۆن 72 باشە پرسیار لەم نەکەی من بە کاک مەریوانم نەوتووە دەوا 70 بێ دا باشە با 70 بێ من جواب بۆ نووسم ئیلیاگیان تا کۆتایی لەگەڵ ماڵە سپاس بۆ پەیوەندی بەڕێز خات و ئیلیا با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز هەڵمەت ڕەمەزان وەرگرم لە شاری کەرکووکەوە هەڵمەت گیانم کاتەوە باش باش تۆ باشی هەڵمەت گیان زۆر سپاس دەستخۆشی و بەرنامەیە لێکم بە خێراتنی ئەو میوانە بەڕێزاتم دوای سەرکەوتنی بۆ خوازم سپاس برێک بەڵەبەست زەحمەت نەبێ پرسیارەکەم بۆ دووبارەکەیتەوە چاو بۆ دووبارەکەمەوە یەکەم ئەمبڵاس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکرا ساڵی 1970 یاخۆ 72 با 72 بێ با 72 بێ هەڵمەت گیان من جواب بۆ نووسم تا کۆتایی لەگەڵ بە بەڵێ زۆر سپاس کاتێکی خۆش بۆ توی ئازیز و خۆشەویست بەڵێ ئازان و خۆشەویستان لە هەر کوێ بن گوێبیستی دەنگی ئێمە بن بە خۆشحاڵی ئەتوان لەگەڵمان بەشدار بن با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز دایکی کامە وەرگرم لە شاری کەرکووکەوە دایکی کامەم کاتەوە باش ئەم کاتی ئێوەش باش دەستخۆشیە بەرنامەکانێکم زۆر سپاس بۆ تۆی ئازیز دایکی کامە
سپاس بۆ تۆش بەڵێ دایکی کامەوە بەڵێ گوێبیسی پرسیارەکە بووی بەڵێ یارمەتی مەدەی 72 یارمەتی بۆم 72 بەڵێ زۆر ئایام سۆری یارمەتیمان نادەی دایکی کامەوە گیان من نەخەر بەڕاستی هاوکاریشی تاکەم وەکو کاکی مەریوا وتی 75ەکەشی تێ بکە ئەم جێکەمە سێفتێ باش بۆ یارمەتیان باشە وانێت خوا بەڵێ کاتێک کەس گرین یەڵا نازانم بە حەفتا دوو بێ کامۆژ من ژوا بوون ئەمجا باشە پێ سێ اختیارم دانم گلیان نەکڕی بعد دو اختیار بێ سەکرمە دو اختیار هاوکاری مەکە قڕکێکم بەزەرمە دانەخان بەڵێ گیانی من گیانەکەم وەڵڵا هیچ شیلان خوشکم بە لایفەکەی خۆم ئاوە کۆمێتی ناردووە نەگەشتۆتە دەستی خەڵاتەکەی سێ گیانی من لە کۆمێت ئێمە وەری ناگرین چونکە هەر بەڕاستی ئێمە نازانین کێو لە کۆمێت ئەو کەسانی کە کۆمێت دەکەن دوو ئێمە ئەڵێن نامە بۆ پیجی رادیۆ بنێرین ناڵێن کۆمنت بنێرن نامە بۆ پیجی رادیۆ بنێرم بەسەر چاو وەکو ئەمڕۆ ناگڕم تا هەموو خەڵاتەکان نێرم باشە دایکی کاوە سپاس بۆ پەیوەندی بەڕێز دایکی کامۆ یا بێبەختی بەرنامەکەی منە و نازانم ڕۆ بۆشی وای لاتوە کاکەکان دانن بۆ دوای بەرنامە هەر گلەیەک دانێ بۆ دیارەکە دانن بۆ دوای بەرنامە بەسەر چاو وەڵامی هەمووتان هێنەوە بە خۆشحاڵیەوە ئەچمە لای شاعری ئازیز و خۆشەویستی شاری داگوڵاڵەی ئازیز وەرەگرم دادا گوڵاڵی گیان ئەم کاتەوە باش ئەو کاتەوە هەموو کاتێکت شاد و بەختەوەربانە گیان چۆنی هەناسەکەم باشی گیانی من قوربانی بۆ خڕە گیان چاوەکانی ماسەکەم چۆنی دادا گوڵاڵە قوربانی بۆ من باشم بێت تۆ باش بی هەناسەکەم گیانەکەم ئەڵم لە ڕەزیمەش ئەم پینم لێ نابێتەوە قوربانی بم زۆر ماشەڵڵا جوانی قوربانی تۆ بم دادا گوڵاڵەی خۆشەویست هەناسەکەم بە خێراتنی کاک مەریوانەکەم لەگەڵ هاوڕێکانی دەستخۆشی لە کاک هاوکار و هاوکارانیەکەم لەگەڵ تاکر هەناسەکەم قوربانی تۆ بم دادا گوڵاڵەی ئازیز و شیرین قوربانی بم خوانەکە بەڵێ دادە گیان گوێبیستی پرسیارەکە بووی گوێبیستی پرسیارەکە بوو بەڵێ گیانەکەم بەڵێ گیان با ئەختیاری یەکەم دێگەر هەڵەش بێ قوربانی و بێ قەچێکە بادارە پشەڵەقی نابێ قوربانی تۆ بم دادە گوڵاڵی گیان بەڕاستیان ئێمە پێمان خۆشە کە پرسیارێک دانین یاخود یاریەکماندان تەنە بۆ کاتێکی خۆش لەگەڵ هاوڕێیان بەسەری بێ بۆ ئەوەیە هەر هەناسەکەم من جارێک سوودمەند بوومە هەر قەچێکە بار هەڵە بێت قوربانی تۆ بەم دادە گوڵاڵە ساڵی 1970 ئێمە جواب بۆ نووسین بەڵێ گرنگەوەیە ئێمە دەنگمان ئاێزان جەنی یەکە تۆ من نبینی بەڵام من تۆ بینم چاوەکانم ماتەکەم سپاس بۆ تۆی خۆشەویست دادە گوڵاڵەکان سپاس بۆ دوبارە بە خێراتری میوانەکان تەکەم و دەخۆشش لە خۆت تەکەم بەختەوە بن سپاس بۆ تۆی عازیز بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک سامی وەرەگرم لە دوهۆکۆ کاک سامی ئەم کاتەوە باش ئەم کاتەوە کاتێکتان باش مامۆستا چۆنن باشن تۆ باشی کاک سامی زۆر سپاس منیش باشم ئەگەریەوە باش بن یاخوا هەر باش بی بەڵێ کاک سامی گیان گوێبیستی پرسیارەکە بووی وەڵا ئەگەر بەم دووبارەیەکەوە زەحمەت نەبی یەکەم ئامبولانس لە مێژوودا لە ساڵی چەند دروستکرا ساڵی 1970 یاخۆ 72 ئەمبولانس بەڵێ ساڵی 1970 بەڵێ گیان بەڵێ بە 1970 با 1970 بێمە جواب بۆ نووسین تا کۆتایی لەگەڵمان زۆر سپاس کاتێکی خۆش کاتێکی خۆش بۆ تۆی عازیز باشە گیان ئەچنە گۆرانی با چەند پرسیارێکی لێکم بەسەر چاوەچنە لای گۆرانی کاکدار بامەتی ئەمڕۆ بەرنامەکە بەدڵ خۆتان پێشکەشکە وانێن بە کاک مەریوان شماوت تا بەردەوام بین وەخت نەدێن لەو خەڵاتانە حازرکن باش باشە کاک مەریوان ئەو دانیشتنانەی کە بۆیە چی بەڵێ زیاتر قەتا بۆ دانیشتنێکە حەزت نەکردو بێ یاخۆ بەشداربی لەگەڵ ئەو هونەرمەندەی کە لەگەڵی دانیشیت قەت تووشی شتی وا بووتە بەڵێ ئەرەوەڵە پێت ناخۆش نەبووە ئەزانی چیە لەوانێ لە ڕێی برادەرەوە هەنێزار ئەکەوێ مۆقیفەکەەوە
هينا هبو زور بمنا خوش بكشون بلام شارج نبو مرتاحش نبو طبعا مرتاح نبو يعني خدو كبنا ضل شي بوشونك بلام يتدبي بريك انجا بواكي كمرتاح نبي كبي والله باشتر نيا ناكري کاک مریو سەمن خۆمەڵم ئەڵم ئەگەر ڕاستم بەرنام پێشکەشەکەم کە هونەرمەند و پێشکەشکار مڵکی هەموو کەسێکن بە زۆر جێبای ئێمەش ئەوە لێک بینەوە کەمە وەکو خۆم کە لەگەڵ هونەرمەندێ مرتاح نەبم پێم خۆش نییە بەرنامەی لەگەڵکەم ئەخێر ئەزانی چیە ئێستا ئەگەر کاک بورهان تەکلیفیەوە بکە بڵێ بێ بیهێنی مەجبوری وەکو گۆرانی بێژانتی بەناوی بکەی تەکلیف لێکراون بەشینە ئێ بەڵێ با بچین لای گۆرانیە ژوان گیان چی ئەنجاکە گۆرانێکش بێ بە سەر ڕادیۆی گەڕیان بێت و بەسەر چاو چاو خۆش بێت هەی نەورۆزە هەی نەورۆزە ساڵی تازە نەورۆزە نەورۆزە هەی نەورۆزە ساڵی تازە نەورۆزە ئەی گەلی کوردی هەژار ئەو جەشنە و لێ پیرۆزە ئەی گەلی کوردی هەژار ئەو جەشنە و لێ پیرۆزە هەی نەرمێ دەرد لە ژیانم قیبلەی دین و ئیمانم گەر دەوڵەتی عەدامم کە ئەم شەو لە لات میوانم کەوشانت بۆ دادەنێم با منەتی نازانم خۆشحاڵم ئەمڕۆکانە وا لە ڕادوێی گەڕیانێم وا لە ڕادوێی گەڕیانێم بۆن و بەرامە دەگیرێ بەهەر لاداکەی گوزەر بۆن و بەرامە دەگیرێ بەهەر لاداکەی گوزەر یان شەرمن و نازداری لە هیچ کەس ناکەی نەزەر ناخت پڕاوێ لە خۆت ئەواندا ئەکەی حەزەر وەکو مەزنون بۆ لەیلا بەرگی وەفای کردەبەر منیش بۆ تۆ هەر ئاوا کەسم نیا لە تۆ بەدەر من کە خۆم گەوهەر کڕم چۆن ناگرم قەدری گەوهەر لە ڕادوێی گەڕیانێم لە فەرمانیان ناچمە دەر سەرکەوتی و من ئینشەڵڵا یەکەمی بێڕکابار یەکەمی بێڕکابار خدایە چەندە جوانی سنگزادەی بتوبانی ئاوات و ئارەزوومە شەوێک ببمە میوانی چاو برۆی نابینی لەبەر کاکۆڵەکانی وام لە ڕادوێی گەڕیانم دوور بن لە نیگەرانی خدا لەمیان نەستێنێ تەک تەک کارمەندەکانی خدا لەمیان نەستێنێ تەک تەک کارمەندەکانی ئەو بەرنامە لە خۆی دێ سڵاو لە بەنەخانی ئای سڵاو لە بەنەخانی
هەدباری کەی لێو نەبات هەدباری کەی لێو نەبات شیرنی بەوێ لەی نەبات هەرزانە بە چاوێکی سەردەش لەگەڵ مەهابات سڵاو بێ لە بانەخان سڵاوی منی پێ بگات خۆش بێ و پێشکەشکارە سەرکەوتوو بێ هەموو کات خۆش بێ و پێشکەشکارە سەرکەوتوو بێ هەموو کات هەر لە خۆی جوانە وەڵڵا باو بەندەی پێ بگات پێشکەشکارێ بەڕێزە خوایە بگا باوات لە کاتی بەرنامە عالەمێ سەیری دەکات عالەمێ سەیری دەکات شعر و هەڵبەستەکانم وەرە ئەی تراتۆڕی ژووری تاریکستانم پڕ بە دڵخۆشم دەوێ چاوت چەند جوانەخانم وام لە ڕادوێی گەڕیانم میوانی بانەخانم تەک تەک کارمەندەکانیان دۆستی بەدڵ و بەجیانم بە تایبەت کاکە هەوکار لەگەڵ کاکە دابانم بانەخان لێم ببوورە چون ناوی زۆریان نازانم ناوی زۆریان نازانم بيرد أكم شازاد شيرين كم ورا لطفي خيرد بي صارش كابرين كم بيري شواند أكم ناصر أمين كم دريقي توي بي وفا روي دنيا ودين كم بيم بلكواني وفاي عاشق أوين كم بيم بلكواني وفاي عاشق أوين كم وام لراد بي قريان خم يم بقربان كم تك تكر من دكانيان شاوي هموان مازكم شاوي هموان مازكم هيدور كوتو يدور ولاتان قولي بهاري حياة دنيا بيتو زندانا ببيتو تشولا ولات لفكري جواني تودام همو دمو كاتو سات يزدان بيت سر كرم بي وقت جاران ركما خات هزار صلاو نبانا خان باو بندي بي بقات يادي كاك ززايا مريوان شاوي ما زكات بيم خوش آغم زوانا بويا بنيري خلاص دەنگە هەر خۆش بێ و دەست بەنجەی کاکە جوانی عزیزش خۆش بێت و دەستە خۆش بێت وەکوینە توت بوو بەگادە ئەو ناوارت هەبوو بۆ نێنە گلەی بەڕاستگو گلەی لە منەکە جوایی ئینشەڵاوە بۆ بەرنامێکی تر هاوکات چۆنە بیوایان پێ بڵێ هاوکات ڕازگۆ گلێکە لە منمەکە باشە کاک مەریوان گیان دایک بەندێکە تایبەت بە ڕازگۆی بڵام باتڵی دینی پێ خۆش نەبێ ڕازگۆ بەڕاستی ڕازگۆ کوڕێکی ئازیز و خۆشەویست من بە یادگارم هەڵەگوتم کاکە یادگاری خۆمان یادگاری تێ لەگەڵ کاک یادگار وەڵاهی یادگاری لە کاک یادگارە وەڵێ یادگاری لەگەڵ یادگارن وەڵا شتی خۆشمان هەموو بێگو بەڵام کاتە حالم بیر بنێ یادگاری خۆش لە کاتی دانیشتنەکان بەخوا بیرم ناکرێت دەریاخان وەرگرت لە کەرکووکەوە ماشەڵڵا زیرەکی بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خات و دەریا وەرگرم لە شاری کەرکووکە خات و دەریام کاتەوە باش ئەلۆ باسی نازەخان قوربانە بم دەریاگیان چۆنی ماڵەکەم تاوەکەم باسی خۆشحاڵ بووم لە بەرنامە جوانەکەت بەشدار بووم بەڕاستی نازەخان نەمزای بەرنامەتەوە خات و گوڵاڵە ئاگاداری کردمەوە دەستخۆشی لێکەم قوربانی تۆ بم دەریای ئازیز من زیاتر خۆشحاڵترم
دوای ماوەیەکی داڕانێکی زۆر جارێکی تر گوێبیستی دەنگی تۆ سەرجەم ئازان و خۆشەویستان بوومەوە چاوەکەم ناز دەخەوە چەند جارێک لە خەت بەرنامەکەتم دی ئینتان کردبوو دەستخۆشی لێکەم هیوای سەرکەوتنت بۆ خواردم هیوای سەرکەوتن بۆ تۆی ئازیز دەریا لە کەرکووک ماوی وڵا ماوین نازەم وایە پێوتم کە دەریا لە سلێمانیە ئێستا ئەخە ئێستا بە سەردان هاتمەتەوە بەڵێ گیان تر ماوەیەکە لێرەم جارێ دەی خۆشحاڵم دەریای گیان جارێکی تر چاوەکەم بەڕێزی خۆشحاڵ بووم ناز دەخان دەستخۆشی لێتم هیوای تەمە درێژیت بۆ خواردم سپاس بۆ تۆی گەڵ بەڵێ دەریای گیان گوێبیستی پرسیارەکە بۆی وڵای با بەخسی خاتە گوڵاڵە بێ ئەوەی یەکەم لێ هەفتا بێ بەڵێ گیانەکەم شاید دەریای گوڵ ئێمەش هەفتا بۆ نووسێ بۆ هیوانەکەم خۆشحاڵ بووم ڕێزم بۆ برای دەستی کۆنترۆل کاتێکی خۆش خۆش بۆ تۆی خۆشەویست باشە ئەو بەسەراتی خۆشەکە بین ئەی بەسەرهاتی ناخۆش سەراتی ناخۆش ئەنی قەت ئەو شتۆ لە بین نەچوێتەوە بڵێ ناخۆش بەسەراتە سەفەرێک چوین بۆ حەفلەیەک بۆ نزیک ڕانیە بەڵێ ئێتر ئێمە چاوەڕێی بگوزاوەمانە کرد لە ڕێگا سارەکان وەرگەڕازاوە ئابری خۆی ئەوم لەبیر ناچێتەوە ڕاستی کارە ساتێکی ناخۆشە کاک میروان هیچ کەسێکی تایبەت هەبوو گۆرانی بۆ بڵێ مەبەستت هەر کەسێ بۆ تایبەت بێتتر خێزانەکەت بێ مناڵەکەت بێ وەڵای ئەبێ هەبێ بەڵام هەمووی نەیانی سا تۆ کۆمەڵەش دەنووسی بڵێ بۆ کەسی تایبەت نا تایسە گۆرانی بۆ کەسێکی تایبەت نەوتۆ بەخوا بیرم نایە بە کەسی تایبەتم تبێ بەتەماشنی بۆ کەسی تایبەت گۆرانی بڵێ بەنیاز نیم مەگەر بۆ کاک ڕازگۆ ئەو ڕازگۆ گیانەڵێ گۆرانی تایبەت بۆ کاک ڕازگۆ بکەم هاتم بۆ وەفای کاک مەریوان ئەچمە لای کۆتا پەیوەندی ئەمڕۆمان پەیوەندی بەڕێز کاک عیماد لە شاری کەرکووکەوە کاک عیمادەم کاتەوە باش ئەم کاتە هەموو کاتێکی باشدادە نازە باشی تۆ باشی بە قوربان سپاس دەکەم بە قوربان ڕێز خۆشەویستیم بە پێی عەزیز بۆ هەموو هاوڕێیانی بەرنامە بۆ تۆ خۆشەویست و بۆ هەموو کارمەندانی ڕادیۆ گریان سپاس بەناوی سەرجەمیان کاک عیمادی ئازیز خۆشحاڵ بووم جارێک تر گوێبیستی دەنگی تۆش بوومەوە وەزۆر سپاس دەکەم وەڵاهی من هەمیشە لەگەڵتانم لە بەرنامەکان کاگەدی شتەوە لەگەڵتانم بە دەگەل منش هەموو کاتێ هاوڕێیانم لەیاد بۆ پێم خۆش بووە ئەو هاوڕێ ئازوو خۆشەویستانەی کە جارێکی تر گوێم لە دەنگیان بێتەوە جارێکی تر بەڕاستی ئاشنایەتیان بمەوە خۆشحاڵم کاتێک گوێبیستی دەنگتانە بمەوە بەڕێزی خاتم نازەجان تو هەمیشە کەسانێکی بەڕێزی خۆشەویست ئێمەی تەکتیناناتی ماوەیەکی زۆر ئەمە لە ڕێگەی ڕاگەانەکەن جەنابەتی کەسانێکی بەژەرێکی سەرکەوتی سپاس بۆ تۆی ئازیز منش هەموو کاتێ شانازیم بە هاوڕێبوونی ئێوە من هەمیشە پاڵ پشت بووم خاتم نازە سپاس کاک عیمادیان من سپاسی تۆکەم بۆ هیوایان بتوانم کارێکی جوانتر و کارێکی باشترش کەم کات سەرجەم ئازان و خۆشەویستان کارەکەیان بەدڵ بێ من هەموو جوتمە کاک عیمادیان کارێ بکە خەڵک بەدڵی بێ کارێ مەکە بەس تەنها بڵێ بینەرێک بینەری ئەنی بەڕاستی خۆشە بینەرشە بێ بەس کارێ بکە کە خەڵک لێو ڕازی بێ ئینشاءالله سەرکەوتوی دەبینی سڵاوە تایبەتی چم بۆ دایک بۆ دایک بۆ ماڵەوەتانێت بە خۆشەویستی بێنێ بەناوی سەرجەم ئەندامانی ماڵۆشمان بەخێراتێکی میوانە خۆشەویست پشتانەکەم بۆ دەخوات باشەدا هیوادارم سەرکەوتی بێ لە کارەکانی بەڵێ کاگیان تۆ کۆتا پەیوەندی تۆ گوێبیستی پرسیارەکە بووی دەبم دووبارە کۆمادە کۆتا کۆدرێن هاوکاریشی بکە کۆتا پەیوەندی بەدڵ نیایەوە کۆتا پەیوەندی هاوکاریە یەکەم ئەمبڵانس لە ئامێژوودا لە ساڵی چەند دروستکراوە ساڵی 1970 یاخۆ 72 هەفتا باشە هەفتا باشە و مەیگۆڕا دەست خۆش بێ کاک عیمادیان زۆر سپاسەکانی دووبارە ڕێز و خۆشەویستی بەتانێ و کاتێکی شاد و ماڵەمەلایەکانەوە بۆ توی ئازیز و خۆشەویست بەڵەوە دیێرە بتم ها بە هاوڕیان شوتم مەکەن دای کاگمیریان پرسیارەکەی نەبینیوە نەوەڵام من نەبینیوە بەڵێ ئازان و خۆشەویستان یەکەم ئەمبڵانس لە ئامێژوودا لە ساڵی چەند دروست کراوە دیارە یەکەم ئەمبڵانس لە ئامێژوودا کا دروست کراوە هاوکاریان تۆزە بێنە پێ کات دروستکە لە ساڵی 1970 بوو داوای لێبوردن لەو ئازی خۆشەویستانە کەم کە وەڵامەکانیان هەڵە بۆ ڕێز و خۆشەویستی مەوانشێک کە وەڵامەکانیان ڕاستە جا پێشە بتمە لای کۆتا هین و تیر و پشکێکمان بۆ بکەین زای ناوی چێ خەڵاتەکە کەمترین هاوڵێش وەڵامی ڕاست بوو ئەنەما وەڵامە ڕاستەکانە بەڵێ جان پەیوانی خەڵاتەکان بگەنە دەستیان هێڵێ دەبە بوو من هیە بە منیدانە
دەریاخان لە کەرکووک خاتوو دەریا لە شاری کەرکووک و یەکەم جارشدای ماوەیەکی زۆر لەگەڵمان جارێکی تر بەشدار بۆ دەریاییان جوانترین پیرۆزبایی لە تۆی عزیز و خۆشەویستەکەم دوای بەدوای بەرنامە نامەیەک بۆ پێیجی ڕادیۆی میلی گەڕیان بنێرە بۆ وەرگرتنی خەڵاتەکەت. بڵێ کاک مەریوانگیان من دەستخۆشی لە تۆکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدار بووین بەڕاستی گەورەت کردین دەستخۆشی لە کاک ژوان شەکەم ئەو کاتتان پێمە بەخشی تۆ دواودەت هەر ڕخنێک تێ هەر شتێک تێ پێمان خۆشە پێمان بڵێ. وڵات جگە لە دەستخۆشی یەک شتی ترم نیە و هەمیشە سەرکەوتوو بن دەستی کاک ژوانش خۆش بێ و لەشی تۆش سا بێ ئەو برا خۆشەویستانەش ئەگەر کەم و کۆڕێکشمان هەبێ داوا لێبوردن لە ئەو بینەران ناکەین و لە جەناویشت. سپاس. دەم پێم خۆش ئەگەر خۆتش هەر ڕخنێک لە بەرنامەکەیە پێمان بڵێ. من ئەنی بەپێی ئەوەی کە سیرم کردووە جگە لە دەستخۆشی ڕخنە ناگرێ. سپاس بۆ خەڵاتەکان بنێرم باشترە. کاک دابانگیان و کاک جەزا بۆ هیوایم کاک جەزا سەرجەم ئەو ئاز و خەڵشایستانە کە خەڵاتیان بۆ دەرچۆ بۆیان بنێرێت. من دووبارە دای لێبردن لە هەمووتانەکەم کە ئەو کەسانی کە خەڵاتیان بۆ دەرنەچووە من دووبارە دەستخۆشی لە کاک مەریوانی عزیز و کاک ژوانەکەم کە ئەمڕۆ ماندووبوون لەگەڵمان سوپاس بۆ هاوکارانم کاک دابان کاک هاوکار لەگەڵ ڕازگۆ دەستیان خۆش بێت و بەخێراتنی حەمەشەکەم لە کۆتایەت حەمە گوڵ بەخێر بێ یاخوا تا بەرنامێکی تر و تا هەفتەیەکی تر بەم گۆرانینە کۆتایی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. ئەیەم شەویش بەندا بەبێت تۆ گوڵم ڕۆژەکاتەوە چی خەم و دەردا لە سینەم دێت و پەنگە خواتەوە ئەم شەویش بەندا بەبێت تۆ گوڵم ڕۆژەکاتەوە چی خەم و دەردا لە سینەم دێت و پەنگە خواتەوە گەر بارانی وەفای تۆ بێ و ژەنگی دڵ بشواتەوە گەر بارانی وەفای تۆ بێ ژەنگی دڵ بشواتەوە. دڵ لە سینەدا ناڵێ زیکری ناوی تۆیەتی دڵ لە سینەدا ناڵێ زیکری ناوی تۆیەتی هیچ خەم و دەرد و ئازارێ تۆی لەبیر ناباتەوە با لەسەر تۆ عومری جوانی و لاوێتیم بڕوا ببات سوور ئەزانم تۆی بێوەفا ئاسایا بەلاتەوە سوور ئەزانم تۆی بێوەفا ئاسایا بەلاتەوە. ئەی جاوتی وانیا عزیزم فەرموو گوێ لە مەزەبم جاوتی وانیا عزیزم فەرموو گوێ لە مەزەبم جاوتم سری سەبرە شوبەم بەلاتەوە جاوتم ساتێ سەبر کە پشوبەم لەلاتەوە تۆ کە لێوی نەرمت هێنا بشکێنی تینوێتی من ڕوح بۆچی باشە ئەگەر من نەی خەمە ژێر پاتەوە ڕوح بۆچی باشە ئەگەر من نەی خەمە ژێر پاتەوە. هەیجا دەستی ئاویش تەشانم ئاخی هەڵکێشا لە پڕ بەرنەفرەت کەوێ ئەو کەسەی لێکمان جیا دەکاتەوە ئێستا ژێم دێڵی بەتەنیا چۆن نەناڵم زار نەکەم بۆ و دڵی فێریەش قەت کرد ئاوڕێکی نادەیتەوە بۆ و دڵی فێریەش قەت کرد ئاوڕی لێ نادەیتەوە.
ئەم شەویش بەندا بەبێتۆ گوڵم ڕۆژەکاتەوە ئەم شەویش بەندا بەبێتۆ گوڵم ڕۆژەکاتەوە چی خەم و دەردا لە سینەم دێت و پەنگە خواتەوە گەر بارانی وەفای تۆ